بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا شکستیان هێناوە لە حکومڕانیەکی باشتر و دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان تاوکو ئێستاش لە خراپترین دۆخدا ئامادەنین چاکسازی ئەنجام بدەن. ئەم شەو بە میوانداری بەڕێز فەرات سەنگاوی قسە لەسەرەوە دەکەین کە بۆچی تاوکو ئێستا نەبوونێتە خاوەن حکومڕانێتێکی باش، بۆچی دوای 28 ساڵ لە حکومڕانی کوردی تاوکو ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بێبەشن و بۆچی چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان ئەنجام نادرێت. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. دوای 28 ساڵ لە حکومڕانی خۆماڵی دۆخی هاوڵاتیان لە خراپترین ئازدایە و دەسەڵاتدارانیش لە حکومڕانی شکستیان هێناوە. خەباتی دایان ساڵەی گەلی کورد بۆ ئەو بوو داسەڵاتێکی خزمەتگوزار و دادپەروەەردا بمەزرێت، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم خەونی میلەتەکان لە گۆڕنا و حکوومەتێکی گەندەڵ و دەسەڵاتێکی ستەمکاریان بۆ بەرهەم هێنای. بەشێکیش لە شۆڕژگێڕەکانی دوێنێ لەسەر حسابی میلەت بوونە بازرگان و ئێستا ژیانێکی شانە بەسەر دەبەن و ڤێلا و فڕۆکەی تایبەتیان هەیە. بەشێکی زۆری خەڵکیش نان نییە بیخوات. با ناوی کوردایەتیشەوە سەروەت و سامانی هەرێمی کوردستانیان تاڵان کرد. ئەوانەشی دژی گەندەڵەکان دەوەستنەوە تۆمەتیان بۆ هەڵدەبەستن و فشاریان دەخەنە سەر. دەسەڵاتدارانی هەرێم لە بری بنیادنانی بنەماکانی دەوڵەت و پەرلەمان و حکوومەتێکی کارە بەهۆی گەندەڵیەوە بنەماکانی دەوڵەتیان لەناو برد و حکوومەت و پەرلەمانیشیان خستە خزمەتی حیزبەوە. ئێستا لە هەموو کات زیاتر پەرلەمانی کوردستان لەلایەن حیزبی باڵادەستەوە بێڕۆڵ کراوە و ڕێگە نادەن پەرلەمان لە گەندەڵکاران بپرسێتەوە. لامان کاتیشدا لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و موچەوە حکوومەت هێرێم فەشەلی هێناوە و زۆرینەی فەرمانبەران و موچەخۆران لە مانگی 5 2020 موچەی مانگیەکیان وەرنەگرتووە. دوای 28 ساڵ لە حکومڕانی و خراپی دۆخی هاوڵاتیان تاوەکو ئێستاش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەستیان بۆ چاکسازی ڕاستەقینە نەبردووە و گەندەڵیەکانی لە بواری نەوت و خاڵە سنووریەکان بەردەوامن. ئەمەش دۆخی هەرێمی کوردستان وێرانتر دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک فەرات بەخێر بێن، سوپاس بەماوە دەبوونتان. سوپاس بۆیەوە ئەمێکیشە دیار نەبوون لە میدیا بەخێر بێن. زۆر سوپاس. وەڵا چی بکەین میدیاکان هەمویان ئێمەیان خستۆتە لیستی ڕەشەوە. ئێمە لیستی ڕەشمان نیە. هیوادارم وانە بێ. زۆر بەخێر بێن، سوپاس دەکەم. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی دۆخی هەرێمی کوردستان بە ئێستا گەیشت، چ لە ڕووی حکوومەتەوە، چ لە ڕووی پەرلەمانەوە، چ لە نەبوونی خزمەتگوزاری، چ لە ڕووی ئەوەی کە ئێستا مەسەلەن موچە نییە، موچەخۆرەیە، مەسەلەن نزیکەی 2 مانگە موچەی وەرنەگرتووە. لەگەڵ سڵاو و ڕێزی زۆر بۆ هەموو خەڵکی کوردستان وەکو هەموو جارێک، بە تایبەتی هەژاران و نەداران و بە کەسوکاری شەهیدان و ئەنفال و ئاوارە و تعریب و ڕاگوازراوەکانی کەرکووک و خانەقین و سنجار یەزیدی و کاکەیە بێکەسەکانی کوردستان، سڵاو لە هەر هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە لە ڕیزی پێشەوەی پاچی و دڵسۆزی ئەم میلەتە دایمەوەستاون. لە ڕاستیە من پێم سەیر نییە، منیش وەکو زۆر لە خەڵکی کوردستان ڕەنگە تازە زانی بێتم، تازە بە مەبەستی 2 ڕۆژ و 3 ڕۆژ نییە، یعنی چەندین ساڵە منەوە تێگەیشتوم. هیچ لەلام سەیر نییە کە حکومڕانی لەم وڵاتەی ئێمە حکومڕانیەکی خراپە، هیچ لام سەیر نییە. ئیستا تێگەیشتوم لە نەزانی نییە، لە نەتوانی نییە. خراپی حکومڕانی لە کوردستان بە بەرنامەیە، بە ئارەزووە، بە مەبەستە بۆ ئەوەی گەلی کوردستان خۆشی لە بەرچاو بکەوێ. تۆ ببینە خەڵک گاڵتە بە ناسیۆنالیزمەکە لە کاتێکە ناسیۆنالیزمی گەلی ژێردەست و چەساوا ناسیۆنالیزمی گەلی سەردەست نییە. خەڵک گاڵتە بە کوردایەتیەکە لە کاتێکە ئەم نەتەوە لەسەر کوردایەتی 100 ساڵە وێرانەکرێ. خەڵک گاڵتە بە شەهیدانەکە، خەڵک گاڵتە بە ئاڵای کوردستانەکە، خەڵک گاڵتە بە حکوومەتی کوردستانەکە، خەڵک گاڵتە بە هەرێمی کوردستانەکە. بە شەرەفت پێم بڵێ عێراق و ئێران و تورکیا و سووریا توانیویانەوە لە ئینسانی کوردکەن کە گاڵتە بە خۆی و نەتەوەکەی بکە،
توانیویانەوە لە میلەتی کورد بکەن کە گاڵتە بە خاکەکەی بکە قەت ممکن نییە هیچ دەسەڵاتێکی داگیرکەر بتوانێت بەقەدەر ئەم دەسەڵاتی کە پێڵن دەسەڵاتی کوردی و لە حقیقەتە دەسەڵاتی کوردی نییە یەک زەڕە ئەمە هەرێمی کوردستان نییە ئەمە حکوومەتی کوردستان نییە ئەمە پەرلەمانی کوردستان نییە ئەمە هەرێمی بەرزانیە ئەمە حکوومەتی بەرزانیە ئەمە پەرلەمانی بەرزانیە ئێمە بە هەڵە دوای ئەو هەرێمە کەوتوین هەرێم ئەگەر هەرێمی کوردستان بێ پێویستە وەکو گۆڕی شەهیدەکان پیرۆز بێ لە لامان وە گلەیم نییە لەوە ئەگەر هەرێمی کوردستان بێ پێویستە هەموو کورد خۆی لەسەری بە کوژ بدا بەڵام لە کاتێکە هەرێمی کوردستانە کە خەڵک ئاسوودە بێت یای لە کاتێکە هەرێمی کوردستانە کە هی خەڵکی کوردستان بێ لە کاتێکە هەرێمی کوردستان نییە کە بەنا ڕاستە و خۆ دهۆک و هەولێر و تا کەرکووکیش لە ژێردەستی تورکیایە دەفەرمو پێم بڵێ چەند بارگای تورکیا لە دهۆک و زاخۆ هەیە لە ناو هەولێر و لە شوێنەکانی تریش هەیە ئەمە هەرێمی کوردستان نیە خەڵدڵی پێی خۆشە لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم ئێستا بەس پێ دوای ینی داگیرکەر ینی ئەوەندەی کە دەسەڵاتی کوردی ینی تاکی ئێمەی واکرد کە نەفرەت لە حکومڕانی و لە کوردایەت و داگیرکەران ئەوان بە کورد نەکرد داگیرکەران نەیانتوانێت چکە بۆ نمونە ئێستا لە باکووری کوردستان بۆ نمونە کورد و کوردستان زۆر پیرۆز و زۆر جوانە بەڵام حکمێکی وایان هەبێ خەڵک لە بەرچاوێکەوێ ئەوە فەیلسوفێکەیە ئەڵێ ڕۆژێک دێ سۆسیالیزمە بێ بەگاڵتە چونکە کۆمەڵە خەڵکانێک دێن ئەڵێن ئێمە سۆسیالیستی و هیچ پەیوەندیان بە سۆسیالیستیەوە نییە بۆ نمونە ئیسلام ئەوەنەی داعش و ئەوەنەی ئەم جۆرە حیزب و حکوومەتانی کە ئێستا بە ناوی ئیسلام و قساکەن لە دنیا ئەوەندەی ئەوانەی ئیسلامیان شکان و بۆ ئەمریکا و ئەوروپا ئەوەندەی ئیسلامیان شکانووە لەبەرەوە ئەگەر شتەکە لە ناوخۆ بێ زۆر خەترترە من پێویستە سڵاو ڕێزێک بنێرم لە بیرم نەچێت من ئەو پەڕی ڕێز و پێزانین و خۆشەویستی و سڵاوم هەیە بۆ ئەو کەسانەی کە خۆیان بە پارتی دیموکراتی کوردستان ئەزانن لە ڕاستیە لە 46ەوە دەست پێکە هەتا 74 ئەوانە سەر و سەرچاو پارتی دیموکراتی کوردستان هەزاران دادوەر و هەزاران مافناس و هەزاران ڕووناکبیر و هەزاران سیاسی گەورە گەورەی تیا بۆ تا 74 من گلەیم نییە لە 74ەوە پارتی دیموکراتی کوردستان نامێنێ ئەبێ بە پارتی بەرزانی بەزاسای ئەوان خۆیان قبوڵیان ئەوان خۆیان قبوڵیان مەسەڵەن ڕەنگەم سیستەمە لە ناوی کێتیشە بێ لە ناو حیزبی تریشە لە هیچ شوێنێ بەم جۆرە نییە هەموو حیزبەکان هەڵیان هەیە هەموو حیزبەکان کەم و کورتیان هەیە ئەمەیان جیایە کەم و کورتی جیایە تووڕەبوون جیایە لادان جێ کاکە لە 46ەوە واکەن یاخر خۆ ڕۆژێ نیە و ساڵێ نییە فەرموو ڕاپەڕین هی ئەوان نەبوو بە هی ئەوان حکوومەتی ئەوان نەبوو بە هی ئەوان پەرلەمان هی ئەوان نەبوو بە هی ئەوان نەوتی ئەوان نەبوو بە هی ئەوان هەموو شتەکان بوو بە هی ئەوان فەرموو نەتیجەکەی چییە پێم بڵێ تۆ بڕۆ ڕۆژانە گوێ لەم میلەتە بگرە خەڵک ئەگری لەسەر فەیسبوک خەڵک ئەگری لە ملا لەولا ینی پێم بڵێ کێ ئەتوانێ ئەوە میلەتی کورد بشکێنێ هیچ هێزێک سەدام حوسێن توانی بووی دیوار بڕوخێنێ توانی پرد بڕوخێنێ بەڵام نەیتوانی ناخی ئینسانی کورد بڕوخێنێ جمهوری ئیسلامی تورکیا ئێران سووریا توانیوێتی خانۆکانمان بڕوخێنێ توانیوێتی ئینسانەکانمان بکوژێ بەڵام نەیتوانیوە معنەویات و بیر و باوەڕی خەڵک بکوژێ نەیتوانیەوە وا بکە فەرموو باشە هەموو خەڵکی کوردستان باشایەتی من بێ بزانە قسەکانم ڕاستە یا ڕاست نییە خەڵکی کەرگوڵ ڕقی لە خەڵکی سلێمانی خەڵکی سلێمانی ڕقی لە خەڵکی هەولێرە خەڵکی هەولێر ڕقی لە خەڵکی دۆکە خەڵکی دۆک ڕقی لە خەڵکی شنگارە یەزیدی ڕقی لە منە من ڕقم لە تۆیە ئەمە سەبەبەکەی چێیە سەبەبەکەی وە نیە خەڵک خراپە من لە تۆ پرسم هەموو خەڵکی کوردستان باگوێی لە من بێ عشیرەتەکانی زێباری هەرکی سوورکی مزوری شێوانی نازانم دۆسکی ئەمانە خراپ بوون ئەمانە عشیرەتی خراپن منە پرسم نەخێر ئەمانە هەموو عشیرەتی سەربەرزن هەموو ئینسانی باشن بەڵام بۆ پاڵێن بە هەمویانەوە ناکاتی خۆی بۆ هەمویان چون بەشێک لەمانە چەکیان هەڵگر لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوان دژی میلەتەکەی خۆیانیان نەبوون نا بە هیچ جۆرێ کارگەیەکی خیانەت هەیە خیانەت دروستەکە باشە تۆ پێ دوایە قالە فەرجی بەسە زمان و تەحسین شاویسی بەسە زمان قاسم ئاغای کۆیا سەی قەهار فڵان فیسار ئەمانە کە چەکیان هەڵگرتووە ئەمانە خەڵکی خراپ بوون ئەمانە ڕۆژی لە ڕۆژان پێشمەرگی کوردستان بوون سنگیانە بەگولەوە بەڵام خراپیان کردن لەبەرەوە ئەبێ ئێمە بزانین کێ ئەم وڵاتەوالیەکە ئەمە حیزبەکان بەگشتی بڵێ بەڵام پارتی وێنەی نییە باشە بەڵام ئەمە یەکێت تەنازولی یەکێتی و لایەنەکانی تروای نەکردوکەم بار و دۆخە دروست بێ ئێستا بۆم دوای نەتیجەی هەڵبژار نەگەر یەکێتی نەتیجەکەی قبول نەکرد بە دۆ خێرم مەسەلەن پارتی نەبوو خاوەنی چورسی لایەنەکانی ترما بەس دەست خۆش جێ لە من بگرە یەکێتی کەی گەشەی کردو بەهێز بوو خۆشەویست بوو جوان بوو کەی ئەو کاتەی لە 100 پێچەوانەی پارتی بوو کەی یەکێتی بەرەو تێکشکان ڕۆیشت و خەڵک بێزار بوو لێی ئەو کاتەی کە چووە سەرخەتەکەی پارتی کۆمەڵ هەروە یەکگرتو هەروە گۆڕان هەروە هەموو حیزبەکان من پێ دەڵێم ئەسڵەن من
کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان ئێران حیزبی دموکراتی کوردستان ئێران بە هەردوو بەشەکەیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕان یەکگرت و کۆمەڵ پەکەکە پێدا هەمویان وەکو میلەتی کورد قوربانی دەستی پارتی بەرزانین هەمویان تێکشکاوی دەستی ئەو حیزبن بۆ قوبوڵەکەن یەکێتی و گۆڕان و فڵان بافەرمون بێنە دەر لە حکومت کاکە حکومەتی وا ناکەین کە میلەتەکەمان بکوژین کاکە حکومەتی وامان ناوێت کە میلەتەکەمان برسیکەین برسێتی لە هەموو شتێک خراپترە 1000 ساڵیشە کورد دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە تۆ من یعنی چی تۆ کێ هەڵبژاردننی کێ خەڵکی فێری تەزویری هەڵبژاردن کرد کێ وای کرد لە دوهۆک لە هەڵبژاردننی 92 لە 120 حتا حوسنی مبارەك و سەدام حوسێنیش نەیانتوانی بڵێن لە 100 دەیان و 99 کاکە وڵاتی ئێمە وێران بووە بەدەزەم حیزبانەوە بۆچی یەکێتی و گۆڕان بزات ئەوانی تر یەکگرت و کۆمەڵ ئەگەر دۆستی میلەتی کوردن ئەگەر دڵسۆزی میلەتی کوردن ئەگەر خزمەت گوزاریانەوێ ئەگەر بەوەفان بۆ خوێنی شەهیدەکانیان با بێنە دەرەوە لەم جۆرە سیستەمە حکومەتە ئەمە حکومەتی کوردستان نییە ئەمە هەرێمی کوردستان نییە ئەمە پەرلەمانی کوردستان نییە هەر هەمووی مۆرێکی لێ بدە لی بنووسە بەرزانی باشە بەس ڕەنگە ئەوان لە خۆیان قبوڵیان بێ و بڵێن بە نەتیجەی هەڵبژاردن هاتوون و جۆرە حکومڕانی دروستی بوو تۆ ئێستا بڕۆ بۆ هەڵبژاردن من نازانم پێگە و توانای تۆ چەنە بە دروستی بڕۆ بۆ هەڵبژاردن بەڵام ترس و تەزویر و پارە و خەتەری لێ دەرکە بڕۆ لەگەڵ کاک مەسعود بەرزانی خۆت هەڵبژێرە تۆ دەرەچی چکە تۆ عەزێتی کوردن نەداوە تۆ ماڵی کەس وێران نەکردووە تۆ شەڕ لە هیچ پارچەیەکی کوردستانە نەکردووە خەڵکی کوردستان ئەزانێ بەڵام توانای نییە قسە بکە دەرچی پێکا بۆچی ئەیانوت خەڵکی کوردستان لە 105 لەگەڵ شۆڕشی کوردستان نەبووە شۆڕشی کوردستانی چی کامە شۆڕشی کوردستانە شۆڕشی ئەیلول شۆڕشی ئەیلول 6 دەرەبەک چوون بۆ لای عەبدولکەریم قاسم داوایان لێ کرد ڕیفۆرمی زەوی هەڵوەشێنێتەوە وتی هەڵی ناوەشێنەوە زیندانیشتانەکەم ئەگەر نەچون بۆ کوردستان چوون بۆ لای بەرزانی ڕەحمەتی وتیان وەرە شۆڕش بکە یارمەتیتە دەین دژی عەبدولکەریم قاسم وتی قورئانم بۆ بخۆن قورئانیان خوارد ئەمە بوو بە شۆڕشی ئەیلول باش بەس سەبارەت بەوەی کە شۆڕشگێرەکانیانی ئەو حاڵەتە ڕووی داوێسە مەسەلەن لە سەدەمی شاخ مثلا خەڵک بۆ شۆڕشی کرد یا شۆڕژگێرەکان ئاوا دۆڵەمەند بوونەوە کێستا هەندێک دەیان بینین بۆ منە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە شارەکانی تر دەیان بینین ئەوانەی کە شۆڕشیان کرد ئەمە ئەنجامێکی سروشتیە بۆچی لەکوێ ئەنجامێکی سروشتیە لە مادەی دیالکتیکە ئەڵێ تۆ ئەگەر ژوورەکەت گسکت لێ دەدا هەموو ڕۆژێ بە هەفتەیەک بە مەگەر بەسکە خشێ بچیتە ناوی و هەموو حیزبێک هەموو دەوڵەتێک هەموو سیستمێک لە تاریخە هەتاوەکو ئێستا ڕۆژانە چاکسازی نەکات سیستمێک نەبێ خەڵک بپارێزێس ئیستا لە دەستوری دانیمارکە چی نووسراوە ئەڵێ ئێمە دەستور ئەنووسین بۆ پارێزگاری میلەت لە تەماحی سیاسیەکان لە تەماحی سیاسیەکان لە هەموو دنیا سیاسیەکانی دنیا هەر کورد نییە سیاسیەکانی دنیا دەسەڵاتدارانی دنیا پێیان خۆشە هەموو دنیا بۆوان بێ جارێ من شتێکت پێڵم شەڕی دوو مێش شەڕی دوو شێر شەڕی دوو دین شەڕی دوو ئیمپراتۆریەت شەڕی دوو مناڵ شەڕی دوو دەنکە کوولەکە کە یەکێکیان لەسەر حسابی ئەوی تریان گەورا بێ بەهێزە بێ بە قووەتە بێ ئەیخوا ئەمە هەمووی لەسەر جۆری دەستکەوتە جیاوازی چییە لە بینی ئەم شەڕانە من ئەڵێم دنیا هەمووی بۆ من تۆڵی کاکە بۆ هەردووکمانێکێکی تر دێڵێ کاکە بۆ هەمومان جیاوازی لەسەر مەسلەی تەوزیعە ئینسانەکان لە هەموو دنیا چاوچنۆک و خراپن ئەبێ سیستم و دەسەڵاتێکە بێ ئەم ئینسانانە بپارێزێ نێڵێ مافی یەکتر بخۆن کابرایە کە لە شاخ هاتوتە خوارەوە بەڵێ لە شاخ پاک بووە ئەوسا زۆربەی پاک بوو ئێستا زۆربەی خراپە ئێستش خۆ پێشمەرگی قوربەسەر کە لە شاخ هاتوتە خوارەوە هەمووی دز و جەردە نییە کاکە لە ناو هەموو حیزبەکانە بیژمێرە 1000 کەس نییە ئێمە 10,000 کەسە بووین لە شاخ معقولە لەسەر 10,000 کەس بوون لە شاخ هەموو حیزبەکان کۆکەیت و 10,000 ئەی بۆ ئێستا 100,000 کەس بە ناوی خانەنشینی سەردەمی شاخەوە بۆیە خانەنشینە ئەسڵە فەقیرەکەش ماڵی وێرانە بێ خەڵگاڵتەی پێکا کاتێک کە پێشمەرگە دێنن ئێمە 10,000 کەس بووین بە هەموو حیزبەکانەوە کاتێک کە پێشمەرگە دێنن من و تۆش ئەگەر پێشمەرگەی حەقیقی بووین ئەکەوینە ناو ئەوانەی کە پێشمەرگە نەبوون کاتێک کە نازەم ئێستا بۆ نمونە چەکدارەکانی سەردەمی حکوومەتی عێراقی من سەداسەد لەگەڵەوە بووم کە لێبوردنی گشتی هەبێ میلەتێکی بۆ جاشەکان بەڵێ لە بۆچی لەگەڵەوە لەبەرەوەی ئاشتی کۆمەڵایەتی بپارێزین لەبەرەوەی تۆڵە نەکەینەوە لەبەرەوەی تۆڵە غەڵەتە لەبەرەوەی توندوتیژی غەڵەتە لەگەڵ ئێمە وتمان کاکە ئێمە چەکدارەکانی سەردەمی بەعز ئەبەخشین بچنەوە ماڵی خۆیان برای ئێمن خۆ ئێمە نەمانوت پارتی بیبابی کاتە ئاغای ئێمە بەڵام خۆ لەناو لایەنەکانی تری لەناو لایەنەکانی ترە بە دەرەجی زۆر کەم بەڵام هەیە لەناو هەموو لایەنەکان مستەشار هەیە
لە گەرمیان لە شوێنی تر هەیە حیزبی تر داڵدەی داوە مەسەلا بڵێ لە ناو هەموو لایەنەکانە غەڵەت و کەم و کورتی هەیە بەڵام لە ناو پارتیە لە غەڵەت و کەم و کورتی دەرچووە پارتی بە بەرنامە گەلی کوردستان شۆڕشەکەی خەباتەکەی شەهیدەکانی ڕابردووی من ئەمانم هیچی پێسەیر نییە ئەمانە هەموو ڕاست پێدراون بۆ نمونە ڕفرەندۆم کاکە ئەی هاوار ئەرێ ئیستەت نەتانزانی ڕفرەندۆم چییە؟ ئەگەر میلەتی کورد ئیستە نەتانزانی ئەوانەی دەنگتاندا بە بەڵێ ئیستە نەتانزانی خۆ منە زانم زۆربەی خەڵکە دەنگیدا لە دڵسۆزی بۆ خاک و وڵات و دەوڵەت دەنگیدا بەڵام حەقیقەت کاکە جان ئیسرائیل بە یەک وعدی بەلفۆر بوو بە دەوڵەت ئێمە دوو وعدی بەلفۆریان لە دەستداوین هەردووکیشی پارتی یەکێتی قسە ناکە من قساکەم وعدی بەلفۆری یەکەمەوە بوو مام جەلال و کاک مەسعود چوونە ئەمریکا فرانسۆ میتران لەگەڵ ئەمریکیەکانە قسەی کرد ڕێکەوتن کەوتیان ئێوە ئاش بنەوە بشنەوە بۆ کوردستان شتی گەورەتان بۆکەین بەڵام باسی مەکەن کاک مەسعود گەڕایەوە لە تورکیا بە تورکەکانی وت هێشتا نهاتبوو بۆ کوردستان ئەوەی لە دەستداین وعدی تەلەرسن ئەڵێن چی وەڵامە بە ڕسمی نییە کاکە وعد ڕسمی نییە ئەمە وەزیری دەرەوەی گەورەترین دەوڵەتی ئەمریکایە ئەنجومەنی ئاسایش پێی وتی مەیکە یەک ئەنجومەنی ئاسایش هەیە لەسەر ئەرز نەتەوە یەکگرتوەکان یەک نەتەوە یەکگرتوەکان هەیە ئەوروپای یەکگرتو یەک ئەوروپای یەکگرتو هەیە کاکە جان ئەمە ڕاستپاردن بوو باشە بەس سەبارەت بە ئەوەی کە ئێستا مەسەلەن کێشەی موچە خەڵک تێدایە ینی لات سەیرە کە خەڵک مەسەلەن 28 ساڵ مەسەلەن ئێستا کێشەی موچەی هەبێ موچەی نەبێت بەڵێ بنانە هیچ سیر نییە ئێمە لە کوردستان کۆمەڵە خەڵکێک دەسەڵاتیان گرتووە دەست چاوچنۆکن لە برسامردون لاتوپاتن ئەو کەسانە پارەیان زۆر لا مهمە دەستکەوتیان زۆر لا مهمە ئەوانە کە چوونە سەر خەزینەکە وە کۆڵەیە بەزەکە بخەرە بەردەم پشیلەکە بەزەکە خراوەتە بەردەم پشیلەکە پارە نییە چۆن پارە نییە ئەی بۆ لە لوبنان ملیارە دۆلار گیراوە بۆ خۆیان ناکەنە خاوەنی باش باشە لە شاخیان پرسی ئەو بەرزیەت لەکوێ وتی سەیری چاڵەکەی بەردەمم کە میلەتێکی برسی ببینە کۆمەڵێ میلیاردێر و مڵتی میلیاردێریش ببینە ئەی پارەکە لەوەیە کاکە پارە بۆ نییە پارە هەیە پێ دوایە پارە ئەوەندە هەیە کاکە من قسە ناکەم کریستۆفەر هێڵ سەفیری ئەمریکا لە بەغدا ئەڵێ 147 میلیارد دۆلاری کورد لە حیزبەکانی کورد لە ئەمریکایە 147 میلیارد دۆلار 147 میلیارد دۆلار بەڵێ بچن بە کریستۆفەر بیدەنە محکەمە یا منە دەنە محکەمە لە جیاتی کریستۆفەر باش ئەوە کریستۆفەرە بۆ نایدەنە محکەمە باشە ینی کەواتە کە پارە هەیە لە لوبنانەوە تا لە فەیسبوکی هەموو کەسێکا هەیە وەزیری لوبنانی ئەڵێ میلیارێک دۆلار گیراوە لێرەیە پارەکانی ڕۆز نەفت و پارەی هینەکان کە وەرگیراون لەکوێن پارە نییە چییە؟ من لە پەرلەمان بۆ موتیان بە حکوومەت پارە بدا بە حیزبوتم با بەبێ حیزب پارە بدا بە حکوومەت حیزب لێرە دەوڵەمەندترە لە حکوومەت هەر ناوێکە ئەسڵەن ئەم حکوومەتە بۆ ئیدارەکردن و حکوومەتداری چەند کەسێکە هیچی تر نییە حکوومەت کاکە جادە بۆ خراپە ئاو بۆ خراپە کارەبا بۆ خراپە موچە بۆ خراپە هەموو شتێک لە وڵاتە خراپە دەرمان یعنی تۆ بگەیتە ئەوەی کە تەماحی دەرمانی نەخۆش بکەیت تەماحی شیری مناڵ بکەیت تەماحی جگەرە بکەیت تەماحی کاکە چی هەیە لە وڵاتە پێم بڵێ دوو بەنداومان هەیە ئینگلیز دروستی کردووە هی نەهی حکوومەتی ئەوانە نە حکوومەتی ئێمەیە دوو بەنداوی دوکان حکوومەت هێرەمیز بەنداوێکی دروست نەکردەوە شتی بچووکن لە زمانی عەبدولکەریم قاسم کەیاتە سەر حکوم ئەشتن طبعا عەبدولکەریم قاسم بە باوکو دایکیش کوردە باوکی خەڵکی ئیلامە دایکی خەڵکی سوێرەیە عەبدولکەریم قاسم شەریف بوو ڕیفۆرمی زەوی کردووە لە پەنجاکان ڕیفۆرمی زەوی دابەشکەی ئێمە کاتێک کە ڕاپەڕینی 91 بوو لەم سلێمانیە وابزانم لە ماڵی شێخ سالاری حەفید بوو لەگەڵ هێرۆخانە باسم کرد تازە وتم شۆڕشی ڕزگاری نیشتیمانی هەرگەلێک کە دێتە ڕزگاربوونیا دەستکەوتەکانی دوو کێشەی گەورەی دێتە بەردەم یەکێکیان کێشەی ڕیفۆرمی زەوی یەکێکیشان کێشەی ژنان ئافرەت ئەوە لە گەرمەی ڕاپەڕینە وتی ئیجا ڕۆڵ ئەوانە بە ئێمە کرێ وتمە بێ بکرێ یعنی چکە قوڵە بێتەوە وەکو قەرزی بانک وایە تۆ ملیۆنی دۆلار لە بانک قەرزکە ئەبێ مەسەلەن بە 10 ساڵ ئەیدەیتەوە کاتێکە ساڵی 1000 دلار بدەیتەوە بۆ نمونە بەڵام ئەگەر ساڵی 10 دلار دایەوە ئەوە ئەبێتە دووەنە لەسەر تۆ ئەمە ریفۆرم وەکو قەرزی بانک وایە هەتا درەنگ بیکەی زۆرتر لەسەر تەکەوێ باش ئەی مادام بەنداویان دروست نەک بەس ئێستا چارەسەر بۆ کێشەی موچە چییە مادام پارە هەیە دەبێتەوە لە ڕچەوە چارەسەر بۆ کێشەی موچە میلە دەڵێ کاکە گیان بڕۆن لە کۆڵمان بنەوە موچەمان ناوێ میلێت گەیشتەوە قەنەعەتە تازە موچەشی بۆ بینی بژی دەیت دڵی چاک نابێ تۆ ئەوەندە کابرایەک عەزیەت بدەی ئەوەنە عەزیەتی بدەی دوای چاکەشی لەگەڵا بکەی تامی چیە مێنێ باشە من بەتۆڵم یەک پێناسەی کورت ئەدەم لەسەرم حکوومەتە هیچ ناڵێم
حکوومەتێ 30,000 خوێندکار 3 ساڵ لەمە پێشێکیتی مامۆستایانم قسەیان کرد 30,000 خوێندکار و 15,000 مامۆستا وازیان لە مەکتەب هێناوە ئەمە وێرانکردنی پەروەردە و خوێندن نییە حکوومەتێک دڵی بە میلەتەکەی نەسووتێ خەڵک ئەچێخنە خوێنەواری کەمەکاتەوە تەلەبەی جامعەیە واز دێنێ پەیمانگایە واز دێنێ پێنجی ئامادەیە واز دێنێ سی ناوەندیەوە کاکە ئەوە گاڵتەکردنە بە میلەتێ بەنەتەوەیەک من پێتەڵم داگیرکەرانی کوردستان نەیانتوانیوە بە قەدەرم 30 ساڵە کورتێک و پێک بشکێنن نەیانتوانیوە دیواریان ڕوخانوە بەڵام مێشکی من و تۆیان نەڕوخانوە مێشکی کورد ڕوخاوە مێشکی ئینسانی کوردیان ڕوخان خەڵک گاڵتە بەنەتەوە نیشتیمان شەهید پێشمەرگە ئاڵا ئەڵێ ئاڵە قازی محەممەد داوێتی ئێمە کاکە قازی محەممەد پێشەوە ئیعدام کرا ئاڵای نەداوەتە دەستی کەس باش ئەی سەبارەت بە مەسەلەی نەوت بۆچی دۆسی نەوت داوای لات ئێستا مەسەرن ئێستا باز لەوەکە تۆ تەنای سەمەی لە عێراقەوە بۆ نمونە باز لەوەرگێک کە 62 تریلیۆن دینار زیانمان بەرکەوت لا سیناوخۆ 40 تریلیۆن قەرزدار بوون بۆچی ئەوان بەسەر نەوتمان کڕیوە نەوتمان کڕیوە بەڵێ ئێمە نەوتمان کڕی ئەوە نیە 200 کۆمپانیای نەوتمانی نەوتەکڕین ئەوە نیە 200 پاپۆر نەوتمان بۆ دێنێ بۆ کوردستان بپرسە لە حکوومەتەکەی بەرزانی بڵێ کاکە ئێمە نەوتمان کڕیوە نەوتمان فرۆشتووە ئەمە نوکتەیە میلەتێک مردووە لە برسا نەوتی ئەفرۆشرێ و پارەی پێنێ و قەرزاریشە ئەخرەمە نوکتەیە من لەسەر نەوت شتێکت بیرخستمەوە مامجەلالی نەمر مامجەلال باش تێگەیشت بوو ئیدارە چیە و سیاست چیە و ئەمەزعات چیە تەنانەت لە سیاسەتی نێودەوڵەتیش باش تێگەیشت بوو من باسی نەوتم کردوتم مامە من پێم وایە وەکو گومرکەکەی لێ دێوتی چۆن وتم گومرکەکە شەڕێکیان قازێکیان هێنا و نازام شەڕێکیان دروست کرد لەسەر دوکان لە قەڵازێ و نازام چی چەند ساڵ نەوتەکەیان هینەکەیان برد گومرکەکەیان برد دوای ئێمە ڕێکەوتین لەگەڵیان نەوتمان بابە ئەوەی بردووتانە بەس لەمە دووە تەسلیمی حکوومەتی بکەن وتی وتم من پێم وایە ئەم نەوتە ژوالێکن دیزە بە دەرخۆنەیەکەن چەند ساڵ ئەی بندوای لە دوایە ئەگەر توانی وڵێن تکای باقیکی بدەنەوە بە خەڵک وتی چۆن ئێوە ناکەن ئێمە نایڵین ئەی ئێمە چین ئەی ئەو میلەتە چیە ئەو میلەتە قوبوڵی ناکە ئێمە قوبوڵی ناکەن چەندین حیزب هەیە هەتا تۆزێکیش تووڕە بووتی تۆ بۆ بۆ نوع قساکەی بۆ وا ڕەشبینی کاکە ئەوە قسەکە دەرچوو دوایەوە پێم و دوتم باشە ئەگەر هەر نەوت ئەدەن بە کۆمپانیا بیدەن بە کۆمپانیای گەورە بۆی کۆمپانیا گەورەکە بێ دیفاع بکە لە مەسلحەتەکانی خۆی لە کوردستان ئەمە نەوتەکەشیان وەکو گومرکەکە لێ کرد بوو بە نەوت و غازی بەرزانی گومریکی بەرزانی هەرێمی بەرزانی بڕۆن ئافێتی ئەو خەڵکە بێ ئەگەر قوبوڵێکە ئەمە ئاوایە ئەمە حقیقەتەکەی بەڵام خۆی یەکێتیش لە هەمووی بەشدار بووە لەکردنەوەی قفڵی نەوتەکە کە لە 2009 کردیانەوە یەکێتی بەشدار تاکو ئێستاش مەسەلەن کە خۆیان ئەندامی ئەنجومەنی هەرێمی بەڵێ بەداخەوە ڕاستە فەرمووی من لە ڕاستی لا نادەم یەکێتی ئەگەر ئێوێ ببێتەوە بە یەکێتیەکەی ناو دڵ و دەرونی خەڵک یەکێتی پێویستە بەخۆیان بچێتەوە کە وعدیشی داوە بەخۆیان بچێتەوە پێچێتی پێویستە لەو جۆرە حکوومەت و حکومڕانیە بەشدار نەبێ پێدوای بکشێتەوە پێویستە بکشێتەوە یەکێتی مەسئولە لە 17,000 شەهیدی شاخ هی باوکی نییە یەکێتی مەجبورە یەکێتی ئەمیلەتە هی باوکی نییە ئەمیلەتەی ئەمیلەتەیە یەکێتی هی ئەمیلەتەیە ئەمە غەڵەتە خەڵک پێی وایە یەکێتی هی یەکێتیەکانە یەکێتی هی مامجەلال و هاوڕەکانی نییە کە دایان مەزرانوە یەکێتی هی شەهیدەکان و پێشمەرگەکان نییە کە دروستیان کردووە یەکێتی هی ڕێخستنەکان و زیندانیەکان نییە کە دروستیان کردووە هی هەموو خەڵکی کوردستان و هی هەموو ئەوانەشە باشە بەڵام ئێستاوەماوە مەسەرەن ئەو گەندەڵی کە لە خاڵی سنووری لە سنووری پارتیە لە سنووری یەکێتیشەیە کۆمپانیا حیزبی پارتیە کۆمپانیا حیزبی کۆمپانیا سکوریتی پارتیە دوارینەوەت بەڵێ ڕاستە بەڵام دیسانەوە کەم و کورتی هەموو حیزبەکان کەم و کورتیەکانیان ناگاتە ڕوبعی پارتی ئەسڵەن یەکێتیش و حیزبەکان گۆڕان یەکێتی دیموکرات کۆمەڵە هەمووی کە تێکشکاوە بەدەستی پارتی تێکشکاوە هەمووی ئاشبەتاڵی کردو بەدەستی پارتی ئاشبەتاڵی کردووە ئەتوانی بپرسی بڵێ بۆ باشە بەس بۆچی ئێستا لە حکوومەتی یەکێتی مادەم لە حکوومەتە گەر هیچ ڕۆڵێکی نییە مادەم بە چۆنی بەڕێز هەرچەندە بەڕێز دەڵێیت پەیوەندێکت بە حیزبەوە نەماوە بەڵام بۆچی لە حکوومەتن مادەم دەڵێی یەکێتی پێویستە ئیمشەو لە حیزب لە حکوومەت بکشێتەوە حکوومەتێک مایەی کارەسات و ماڵوێرانی و برسیکردنی خەڵکی کوردستان بێ پێویستە هەر کەسێ خۆی بە نیشتمان پەروەر و شۆڕژێ ڕزانێ بکشێتەوە بە ئەو ئەرکە بکەوێتە سەر بنی پارتی باش باشە کاکە من پارتیەکانە دوێنم پارتیەکان بە شەرەفتان پارتیەکان ئەوە جۆری حکومڕانیە ئەوە حیزبەکە ئێوە وعدی بە ئێوە داوە ئەوە بەرنامەکەیە کە جێبەجێکرێ بە ئێوەیان وتووە بەرنامەی پارتی عیبی نییە بەرنامە هیچ حیزبی عیبی نییە بەس ئەوە بەرنامەکەی کە جێبەجێ بەس مەوەستەوەی کە دەڵێی لە حکوومەت بکشێنەوە لا مەرکەزی ڕابگەێنن چی ڕابگەێنن من بڕوان بە لا مەرکەزیش نییە بڕات بە لا مەرکەزی من پێم وایە ئەبێ لە زینی وەرتێوە هەتا ئەگاتە دێگەڵە هەتا ئەگاتە شێراوە بکرێ بە دوو پارچەوە
لەبەرەوەی هەرێمی کوردستان نییە ئەگەر هەرێمی کوردستان بێ ئێستا هەمانە هەرێمە ئەوە هەرێمی بەرزانیە کە ئێستا دوو ئیدارەیە ئێستا دوو ئیدارە بۆچی پارتی مەسەلەن خەتایەکانی ئەم ناوچەیە بخرێتە سەر پارتی لە کاتێکی خۆی لێرە دەسەڵاتدارە سەرۆکی حکومەت لێرە دەسەڵاتی ناڕوە پارتی لێرە دەسەڵاتی ناڕوە ئەمانە تا ڕادەیە گوایە بەڵام هەرێمێکی بە ناوی هەرێمی کوردستان حقیقەتەکەی هەرێمی کوردستان نیە گەر هەرێمی کوردستان بێت لەسەر سەری هەمومانی دانێ مادام هەرێمی کوردستان نییە ماڵی بەرزانی لەژێر ئەو ئاڵایە دەوڵەمەنە بن لەژێر ئەو هەرێما دەوڵەمەنە بن لەژێر ئەو ئەمە ئەبێ بگۆڕێ ئەی چی لێ بکەن بیکەن بە پێویستە بکرێ بە دوو ناوچە جارێ ئەگەر پارچەکردنی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان بێ گێرانەوەی دوو ئیدارەی زیاتر نییە ئەگەر ئەوە هەرێمی کوردستان بێ بەڵێ پارچەکردنی کوردستان و خیانەتە بەڵام مادام هەرێمی کوردستان نییە پارچەکردنی زەروریە بۆ باەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ و ئەم هەموو حیزبەی لێرەیە با نمونەیەکی جوان پێشکەش بکەن لە سلێمانی و هەڵەبجە و کەرکووک گەرمیان نمونەیەکی جوان پێشکەش بکەن خزمەتگوزاری باشتر بکەن ئاوەدانی باشتر بکەن ئازادی باشتر بکەن ئەو کاتە خوا کەریمە وەکو ئەڵێ هەولێر و شنگار و دهۆکیش داوای ئەو ئازادیەکەن چونکە من ئاودەستێکی کوردستان ئاودەستێکی کوردستان لە هەموو کوردستانی گەورە بۆ من فەرقی نییە ئەی خەمە سەرسەرم باش لەبەرەوەی لە خاکی کوردستانایە من بەتۆڵم زاخۆ چاوی منە چەمچەماڵی ژە و چاوەکەمە معقولە 140 میلیۆن نەسریەی زاخۆ بێ 4 میلیۆن نەسری چەمچەماڵ بێ کە چەمچەماڵ گەورەتریشە لە زاخۆ ئەمە جیاوازی نییە ئەمە وا ناکە کە خەڵکی چەمچەماڵ ڕقی لە خەڵکی زاخۆ بێ تۆ کاتێ یەزیدیەکان جێهێڵی بۆ داعش بە عەمدەن بە بەرنامە کۆبوونەوە لەگەڵ داعشەکەی دوایی جێ هێڵی بۆ داعش 5,000 ژن و مناڵی ئێمە ئەگیرێ لە زاخۆ ئەمە وا لە یەزیدیەکان ناکە بڵێ من کورد نیم ئەمە وا لە یەزیدیەکان ناکە ڕقێن لە من و تۆش بێ 76 ئەنفالێن بەسەر بێ باشە بەس بۆ لا مرکزیەتەکە ینی پێ دوایە لەگەڵ تۆ لەگەڵەوەدای مەسەن وەختی لا مرکزی نیە وەختی لا مرکزی نیە وەختی لا مرکزی نیە بکرێ بە هەرێمێکی سەر بەخۆ لە چوارچێوەی عێراق بە بۆ چوونی بەڕێزە نانە بەڵێ جارێ با ئەم ناوچەیە ڕزگار بکرێ پاک بکرێتەوە جوان بکرێ قانونی تیا بێ دادوەری تیا بێ کەرامەتی ئینسانی تیا بێ اینجا نۆرەی ئەوە دێ کە هەنگاوێکیش بنین بۆ هەولێر و بۆ دهۆک و بۆ شنگار تا خەڵکی کوردستان ڕزگار بێ لە بەژمان دەمێ سەرنجی بەڕێز شبزان لەسەر پەرلەمانی کوردستان ئێستش داوایەکەیە لەسەر سۆرا عومەر لەلایەن بۆ هەڵگرتنی پارێزبەندی لەسەری ڕای بەڕێز لەسەر پەرلەمان و ئەو داوا قسەکەی من نییە کاکە ئەو پەرلەمانی بەرزانیە کاکە خۆ پەرلەمانی کوردستان نییە خۆ من لە پەرلەمان بووم شەو ڕۆژە کوڵام لە داخە بێجگەلەوەی کە من بە قسەی یەک کەسم نەکردووە لە پەرلەمان بێجگەلەوەی یەکشتی نامەردیم نەوتووە و نەکردووە بێجگەلەوەی کە هەر ئەسڵەن لە کوردستانیش نەبووم کە باسی سیارەکرا کە ڕەوایە سیارە بدرێ بە ئەندام پەرلەمان بەڵام لە کوردستانیش نەبووم کابرایەک نووسی بووی تۆسکەوا بە لێرەش نەبووم داواشم نەکردووە مەبەستم چییە پەرلەمان وا نابێ پەرلەمان نابێ یاسا و بڕیار دەرکا و پرۆژه یاسا دەرکا لە سەرڕەفەکانی حکومت 10 ساڵی تر بکەوێ ئەو پەرلەمانی کوردستان نییە باشایی سرنج لەسەر ئەو داوای سەر عومەر هەوڵێکە پێ دوایە بۆ بێدەنگکردنی دەنگی ئازاد ئەوەیە گەر پارێزبەندی لا ببرێت و دادگایی بکرێ سەریکە بە پێی یاسایەکی دادپەروەرانەی دروست لە هەندێک حاڵەتە ئەندام پەرلەمان حەسانەی لەسەر هەرڵگیرەوە درێ بە دادگا بەڵام ئایا ئەمە دادپەروەرانەیە ئایا لەسەر کەیسێکی دروستە ئەگەر پەرلەمانتارێک وەکو کاکسۆران یا برادێکی تر دیفاع لە خەڵک کاوتۆ بچی پارێزبەندی لەسەر هەڵگری طبعاً ئەمە پەرلەمانی چی جارێ ئەسڵەن پەرلەمان لە 92 کە دانراوە ڕاستە زۆر باشتر بۆ خول بە خول وردە خراپ بووە لە 92 کە پەرلەمان دانرا بڕۆیان بە پەرلەمان نەبوو ئەوەی کە بە ئینگلیزی پێوترێ ویندۆ درێسینگ حیزبەکانی کوردستان هەمویان بڕۆیان بە پەرلەمان نەبووە بەڵام وەکو جامخانە ویندۆ درێسینگ جامخانەیەک بووە بۆ ئەوی ئەوروپا ئەمریکا بڵێ ئامانە چەند دیموکراتن پەرلەمانیان هەڵبژارد حکوومەتیان هەڵبژارد ئەوانە ڕاست نییە ئەسڵەن من دیکتاتۆریی خۆنەویستم زۆر پێ باشترە لە دیموکراتێکی ساختەچی باش دیکتاتۆریی خۆنەویست عاقڵ 100 جار باشترە لە دیموکراتێکی ساختەچی سپاس دەکەم ناوبڕێکمان دواتەگەرم بۆ لای پرست بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتی تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم
بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەبتلۆن ئارام بەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەبتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەبتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەبتلۆنی هۆڵندی. شیری ئەبتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەبتیلۆن باشترین شیری سەردەم. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بڕێز کاک فەرەت بکرم و لای بڕێز سەبارەت بووی کە بەڕێز وتت حکومەتمان نییە، پەرلەمانیشمان نییە، هیچمان نییە. باش یاساشمان نییە لە وڵات هیچ دادوەری ئەنجومەنی دادوەری ئینسانی باشی تایە، ئینسانی ڕێکوپێکی تایە، بەڵام هەمووی کۆنتترۆل کراوە وەکو پەرلەمان وەکو حکومەت. یاسا بەس بۆ خەڵکی هەژارە پێ دوای کۆنتترۆل کراوە بۆ شتی لاوەکی بۆ شتی هەژار. باش ئەی دەبێت چارەسەر چیە؟ مەسەلەن ئێستا چاکسازی دەکرێت لەم بارودۆخە خەڵک دڵگی پێ خۆش بکات، ینی چاکسازی دەکرێت مەسەلەن لەم حکومەت و لەم بارودۆخە کە خەڵک تێدایێت. چاکسازی کاری ڕۆژانەیە، چاکسازی ئیشی 30 ساڵ و 50 ساڵ نییە. لێگەڕیت میلیۆنێک بەکتریا و ڤایرۆس دروست بێ دوای بڵێ یەچم چارەسەرێکەمەوە چارەسەر نییە. پێویستە ئەو هەرێمە جارێ ئەم ناوچەیە بکرێت بە 2 بەشەوە. ئەم بەشە کە ئەگەر ڕاستەکە بەشەکەی خۆی جوان کات چاکە ڕێک و پێکە، ئەوانیش با بچن لەگەڵ ئەو ناوچەیە خەریک بن تا ئەگەینە نەتیجەیەک. ینی ئێستا چاکسازی خەڵک بێومێت بێ لە چاکسازی لە دژایەتی گەندەڵی لە کوردستان. من خۆم بێومێدم بە خەڵکی کوردستانی شەڵێم هەتا ئێمە بە تەمایشتی ناڕاست و نادروست و نازانستی و نالۆجیکی بین هیچ نەتیجەیەکمان نابێت. تۆ سەیری ئاگات لە قەندیل بۆ ئالەکەن پێت ئەزانی بۆچی؟ من پێم وایە تورکیا ئەوێ قەندیل بکە بەڕەقە، قەندیل بکاتە جێگای داعشەکانی سەر بەخۆی لەگەڵ ئەوانەی سونەکانی دەوروپشتی کەرکووک هەمویان خاتە قەندیل. ئەگەر پەکەکە لە قەندیل دەرکە هەمویان خاتە قەندیل. چۆن ئەنچەرلیک ئەمریکا ئەنچەرلیک هەیە وەکو کوتەکێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاست، ئەوێ قەندیل بک بە ئەنچەرلیکێکی تورکی. ئەگەر لە کوردستانی ڕۆژهڵات دەمێکەوە باز دەکرێت دەمێک نییە، ئەگەر سەیریکە ئەمریکا و ناتۆ ڕێگە بدا بەیانی هەوڵەدا قەندیل بک بە ڕقا داعشەکانی لێدا ئەنێ بۆ کوردستانی ڕۆژهڵات هەر فرسەتێ بێتە پێشەوە تێکێدا، هەر فرسەتێ لە باکوور لە ڕۆژاوا لە باشوور بێ. ئەوە ئیتر ئەگەر داعش بچێتە قەندیل کێ هەڵێکەنێ لە قەندیل پێ دوایە. ئەمە یەک ئەشیانەوێ تورکیا لەگەڵ هاوپەیمانەکانی بەرەی تورکمانی لایەنی تریش هەیە لەگەڵ پارتیا 5 لایەن هەن. ئەیانەوێ کەرکووک وەکو ئەفرین لێ بکەن. چۆن کوردەکانیان دەرکرد لە ئەفرین، چۆن تعریبیان کرد، ئەیانوێ کەرکووکی ژوا لێ بکەن. ئەگەر ناتۆ ئەگەر ئەمریکا ڕازی بێ 100% تورکیا ئەوێ ئاوە کەرکووک بکاتە ئەفرین، قەندیلیش بکاتە ڕقە. باش خۆ عەقلی ناوێ، لێکدانەوەی ناوێ.
فەرمووی ئێستا لە شاخی قەرەچووخ پێ دوایە مەقەڕەکانی بچن با پارتیەکان بچن من ناچم با پارتیەکان خۆیان بچن با سەحافە بچێ بزانێ مەقەڕەکانی داعش و مەقەڕەکانی پارتی جگە لە 300 متر چەنێ بینیان. بۆچی پارتی حکوومەتی هەرێمە هێزی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێم حسابەکەی لەسەر یەکێتی حسابەکەی لەسەر کۆمەڵ و یەکگرتو هەمووی بەشدارە لەم غەڵەتە هەمووی ئۆپۆزیسیۆن بچن تەلەڤیزیۆنەکانیان برن بۆ شاخی قەرەچووخ بەیانی بزانن مەقەڕەکانی داعش و پارتی 300 متر لە یەکە و دوور نییە نەک ڕۆژێک و دوو ڕۆژەوە چەندین مانگە. باش ئەی سەبارەت لەگەڵ عێراق ئێستا ئێمە و توێژمان هەیە لەگەڵ عێراق دەبێت چی بکرێت وەفد دەچێ بۆ بەغداد ئێستا مەسەلەن داواکاری ئێمە لە گێڕانەوەی خاک هاتووە سەرەوەی کە مانگێک موچەمان بۆ بێت ئێستا بەغداد پارەکەی نەناردووە. کاکە کاتێککە ڕاپەڕین بوو کاتێککە کورد خەباتی کرد ڕاپەڕین بوو لە ئەیلولا لە هەشتاکانە لە نەوەتەکانە لە ئێستا لە 2023 کورد کێشەی سەرەکی کەرکووک و خانەقین و سنجار بوو فەرموو کەرکووک و خانەقین و سنجار لەکوێیە من شتێکی خۆشە بۆ جێڕمەوە 6-7 عەشیرەتی گەورەی عەرەب هاتن بۆ لای مام جەلال و کاک مەسعود لە گەرمەی 2023 لە پرۆسەی ئازادیە هاتن وتیان کاکە ئێمە هەمومان کوردین ڕۆژگار و ناچاری کردوینی بە عەرەب ئێمە هەمومان کوردین پیانوتن باشە بە ئاگامان لێک بێ ئێستا خەڵک ڕۆژە بۆ برادێکم باس وتی ئەریاوانە چی لێ هات کاتی خۆ وتم کاکە عەشیرەتێکی کورد کە بۆتە عەرەب من چی لێ بکەم ئیسە سلێمانی و هەولێر و دهۆک و کەرکووک لە کوردبوونەکەی خۆیان بێزار بن یا پەشیمان بوو بێتنەوە بجاری واز لەوانە هەر بێنە با لە شوێنی خۆیان بن. ئێستا خەڵکی کوردستان تووشی کارەسات بۆ ئەم ڕاستیانە زۆر کەس نایڵێ من کادری حیزب و حکوومەت نیم من موچەخۆری من نەوتخۆری پەیج و فەیسبوک نیم من ناتوانم بەرامبەر بە میلەتەکەم خیانەت بکەم ناتوانم دەیان فرسەتم بۆ هەڵکەوتۆ ببم بە ملیۆنێر دەیان فرسەتم بۆ هەڵکەوتووە ئەرچی پۆستەیە بمدەنێ بەڵام ناتوانم ئەمە قوبوڵکەم لە شوێنێکە لە ژینگەیەکە ئەمانە ببینم و بەمەبەست چارەسەر نەکرێ قەیناکە خەڵکەڵاکە خەڵی تێکە چێ کاردانەوەی هەڵا ڕەتفعل ئەمانە هەموویە بێ بەڵام شت کە بوو بە بەرنامە کە بوو بە مەبەست ئەمە خەتەرە ئەمە خەتەرە زۆریش خەتەرە شتی وا هەیە پێ دوای کەرکووک و ناوسانەشمانێمە هەر لەدەست چوو تازە ینی هەلومەرجەزانێ ینی خۆی تەبان یەک شتیش هەیە مەسلەی کورد و کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بۆ زانینت مەسلەیەک نییە ئێمە لەگەڵ تورکیا و عێراق و ئێران و سووریا ڕوبەڕوو بووین مەسلەی کورد مەسلەیەکە لەگەڵ هەموو جیهان ڕوبەڕوو بووە کە ئەمە زۆر دەمێک نییە ئەیزانین مەسلەی کورد وەکو چارنووسی ئەو ناوچانە وەکو چارەنووسی ئەو ناوچانە کەرکووک بەم جۆرە شەنگال ناوچە دابڕێنراوەکان کە لە ریفراندۆمەکە بڵێن لە دەستماندان ئەگەر یەکێتی و گۆڕان یەکگرتو و کۆمەڵ ئەمانە هەمویان شەرت بکەن سوێن بخۆن کە باز لە بەرژەوەندیە شەخسی و ناشرینەکانی خۆیان دێنن بەرنمەیەکی دروستیان هەبێ ئەتوانن پارتی شتێک بشکێنن ئەتوانن زۆر کار بکەنە سەر ناوچە داگیرکراوەکانی شنگار و خانەقین و سنجار کاکە ئیرادە مهمە ڕاستە پارە بۆچی خۆتەنا پارتی لەو ناوچانە حکومڕان نەبووە ینی بۆ لە کەرکووک یەکێتی حکومڕان بەڵێ ڕاستە لە شنگاری پارتی حکومڕان بوو بەڵێ سەیریکە یەکێتیش و هەموو حیزبەکانی تریش وەکو میلەت قوربانی دەستی پارتین قوربانی دەستی پارتین تۆ ئەتوانی لە من بپرسی بڵێ باشە پارتی چۆن ئەمە هەموو حیزبەی تێکشکان منیش پێتەڵم ڕاستە ئەوە لە ناوی پارتیایە دێوجامە هەیە کاتێ ڕاوچەکانە چن بۆ کەو لە بەرێکەنکەوەکان ناسێتەوە پارتی لە دێوجامەیەکی حیزبی کوردیایە من ڕازی نیم نووسەر و ڕووناکبیر بۆ نمونە جنێو بە کوردایەتی و ناسیۆنالیزم و ئاڵای کوردستان بدەن چونکە ئەوە هی ئەوان نییە کاکە غەڵەت مەکەن سپاس دەکەم دواشت ئەگەر مابێت شتێک دووشتم هەیە ئەگەر مەسەلەن یەکەم من ئەمەوێ لە بیرمان نەچێت سوپاسێکی گەرمی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی هەر هەموو ئەبێ ئێمە سوپاسیان بکەین بە تایبەت کوردستان پۆست کاگارا مەحمەد لە هۆڵندا کاکپۆتینی کوردستانی لە ئوسترالیا نیاز مستەفا لە کەنەدا کاک دەروون لە لەندەن کاک پەیمان حەیدەری لە کرماشان کاگاشتی لە سویسرا پەیامێکی بچکۆلەشم هەیە خەڵکی کوردستان پێویستە سەنگەری هیوا بگرنە بەر خەڵکی کوردستان پێویستە نەڕوخێن خەڵکی کوردستان پێویستە خاک و نیشتیمان و نەتەوەی خۆیان خۆش بوێ کورد یەکێک لە مهمترین نەتەوەکانی سەر ئەرزە ئەمە مێژووە باش سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز سەنگاوی کردم بەرامێ لەگەڵمان سپاس دەکەم سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس بۆ کارەکەم تا بەرنامێکی دیکە خواتان